بەڵێ ئێستاش گفتوگۆی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم تاوتویەکەم هەڵبەت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گۆڤاری وەرزنامەی زمانەوانی لە هەرێمی کوردستان بڵاوکرایەوە لەلایەن ژمارەیەک پسپۆڕ و ئەکادیمیانی بواری زمانی کوردی. هەڵبەت ئەمە هۆکارێکە یاخود کاریگەری هەیە لەسەر ئەوەی تا ئێمە تا چەند زمانی دایک پارێزین پارە بە زمانی دایک بدەین لەگەڵ ئەوەشدا جگە لە زمانی دایک گرنگی و بایەق بە زمانەکانی تریش بدەین و هاوکات بزانین ئەو کێشانە چیەکە لە ئێستادا ڕوبەڕووی زمانی دایگە بێتەوە بە تایبەت کە ئێمە لە سەردەمی پەرەسەرنی تەکنەلۆژیاداین. سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز هاوار نەسرەدین دەستەی ئەندامی دەستەی نووسرانی گۆڤاری زمانەوانیمان لەگەڵدایە. مامۆستا هاوار بەخێر بیت. زۆر سپاس. سپاس کە لە ستۆدیۆ لەگەڵمانای. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس. مامۆستا هاوار با سەرتاوەوە دەست پێ بکەین بیرۆکەی چاپکردن و بڵاوکردنەوەی گۆڤاری وەرزنامەی زمانەوانی لە چیەوە سەرچاوی گرتووە؟ دووبارە سپاس بۆ ئێوە. سپاس بۆ ئێوە. گۆڤاری وەرزنامەی زمانەوانی ئێستا ژمارە 4 چابەوە ئیش لە ژمارە 5ەکەین. لە سەرەتایە بیرۆکەی گۆڤارێکی لەو چەشنە بۆ پەرۆشی و خەمی ئەم ستافا گەڕێتەوە بەرامبەر بە زمانی کوردی و هەروەها بیرکردنەوە لە سیاسەتی یان داڕشتنی سیاسەتی زمانەوانی لە کوردستاندا. بەڵێ مامۆستا هاوار زیاتر لە گۆڤارەکە تیشک ئەخرێتە سەر چ لایەنێکی زمانەوانی بە دیاریکراوی یاخود بابەتەکان گژیرین و هەمەلایەنن؟ لە ڕاستیە تەوەری سەرەکی یان با بڵێن بیرۆکەی سەرەکی گۆڤارەکە سیاسەتی زمانەوانی و داڕشتنی سیاسەت و پلانی زمانەوانیە. بە پێناسەیەکی تریا بەمانایەکی تر ئێمە توانین بڵێن بیر لە زمانی کوردیەکەینەوە، بیر لە زمانی کوردیەکەینەوە، بیر لە دۆخی زمانی کوردیەکەینەوە بەو چەشنەی کە ئێستا هەیە و بیر لەوە ئەەکەینەوە کە پێویستە چۆن بێت یان لە توانایدا هەیە چۆن بێت. کرۆکی ئیشەکەی ئەمە لەو چەشنەیە. بەڵێ مامۆستا هاوار لەلایەن چ ناوەندێکەوە بڵاوەکرێتەوە ئەو گۆڤارەیە خۆ بە دیاریکراوی چ لایەنێک سپۆنسەری بڵاوکردنەوە و بە چاپکردنی گۆڤارەکە لە ئەستوەگرێت؟ گۆڤاری زمانەوانی لە ناوەندی زمانی کوردی لە زانکۆی جیهان بە تایبەتی لە زانکۆی جیهان سلێمانی دەرەچێت. ئێمە لە زانکۆی جیهان دەستگای زمانەوانی کوردیمان هەیە و پاشان وەکو یەکێک لە چالاکیەکانی دەستگای زمانەوانی کوردی گۆڤاری یان وەرزنامەی زمانەوانی دەرەکەی. بەڵێ مامۆستا هاوار جگە لە دەستەی نووسەران بەڵێ شوێن ئەوانەی هاوکاریتانەکەن یاخود ئەوانەی توێژینەوە بابەتان بۆ ئەنێرن بۆ دەوڵەمەندکردنی گۆڤارەکەتان ئایا پسپۆڕان و ئەکادیمیانی بواری زمان جازمانی دایک بێت یاخود زمانەکانی تر بێ بەشدارن لە نردنی بەرهەم و بە چاپگانی گۆڤارەکە؟ بەڵێ بێگومان ئێمە لە ماوەی ڕابردووە هەوڵمانداوە کۆمەڵێک نووسەر و پسپۆڕی تایبەت بە بوارەکە هەم لە ناخۆی هەرێمی کوردستان هەم لە پارچەکانی تری کوردستان هەم پسپۆڕانی کورد لە دەرەوەی وڵات یان هەندێک جار بیانیەکان ئەو بیانیانەی کە ئاگداری زمانی کوردین یان ئاگداری بواری زمانن پسپۆڕی زمانن لە زانکۆ جیهانیەکان یا زانکۆ نێودەوڵەتیەکان هەوڵەدەن بیان دوێنین و پاشان ئەو کەسانەی کە لەبارەی زمانی کوردی وەشتیان نووسیوە بە شێوەیەکی زانستی هەوڵەدەین وەریگەڕینەوە بۆ زمانی کوردی. بەڵێ مامۆستا هاوار باسی پسپۆڕانی زمانی بیانیت کرد کە بە جۆرێک لە جۆرەکان هەماهەنگیتان لەگەڵیانە هەیە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە هیچ هەماهەنگیەک یاخود هیچ پرۆژەیەکتان هەیە لەگەڵ پسپۆڕانی زمانی بیانی لە زانکۆکانی گیان بۆ ئەوەی لە داهاتوودا پانێڵێکی هاوبەش لەسەر زمانی دایک بێ یاخود لەسەر زمانە هاوبەشەکان بێت ئەنجام بدەن یاخود ئەو مەترسیانی بەهۆی تەکنەلۆژیاوە ڕوبەڕووی زمانە بێتەوە بە شێوەیەکی گشتی؟ بڕگەی یەکەمی پرسیارەکە بڵێ بیرۆکەی پانێڵ و سیمپۆزیۆم و هەتا کۆنفرانسیش هەمیشە ینی بیرۆکەیەکە هەمان بۆ و ئیشیشمان لەسەر کردووە هەرچەندە تەمەنی گۆڤارەکەمانەوە تازە ئەگاتە ساڵێک. بەڵێ بێگومان هەوڵمانداوە و بیریشی لێکەینەوە لەگەڵ کۆمەڵی کەسیشە لە پەیوەندیان هەر کەسێری گۆڤارەکە بکە بینی کۆمەڵی کەسایەتی پسپۆڕی زمان لە وڵاتانی دەرەوە و وڵاتانی دراوسێ و شوێنانی تریش لە پەیوەندیان و بابەتیان هەیە و با بڵێن چاوپێکوتیان لەگەڵا کراوە. بۆ بڕگەی دووەمی پرسیارەکەیش مەسلەی زمان لە سەردەمی تەکنەلۆژیایە
ئەتوانم بڵێن بە بەردەوامی یەکێک بۆ لە پرسیارەکانی ئێمە هەر تەوەرێکەکەینەوەیەکێک لە پرسیارەکان ڕۆڵی تەکنۆلۆژیایە لە پێشخستن یان لە دواخستنی یان لە کاریگەری بەسەر زمانەوە بە تایبەتی زمانی کوردی. بەڵێ کاتە مامۆستا پێ وایە مەترسیەکانی تەکنۆلۆژیا لەسەر زمانی دایک پێویستە توێژینەوە و بابەتی زیاتر یاخود وەرکشۆپ یاخود پانێڵ کۆنفرانسی زیاتری لەبارەوە ساز بکرێت لە ڕاستیە بە مەترسیێکی گەورەدا ئەرێ لە ئێستاە لە ڕاستیە تەکنەلۆژیا چی بە ئەتوانین بڵێ تەکنەلۆژیا کلاسیکەکە یان ئەوەی کە ئێستا سمارت و زیرەکی دەست کرد و تەنانەت نانۆ تەکنەلۆژیاوانەش تاکو ئێستا من پێم وایە تەکنەلۆژیا لە ئامرازێکە لە بەردەستی مرۆڤ زمانی شتێکێکە لەو بوارە زیندوانە کە ئەتوانرێت تەکنەلۆژیا بخرێتە خزمەتی زمانەوە بەڵام بێگومان کاریگەری هەیە بەشێک لە کاریگەریەکان نێگەتیڤن بەداخەوە و بۆ ئێمەی کورد یان زمانی کوردی ئەتوانن بڵێم بەشێک لەو کاریگەریانە بەشێکی نێگەتیڤ و نەرێنیە. بەڵێ مامۆستا هاوار باسی تەکنەلۆژیامان کرد مەترسیەکانی تەکنەلۆژیات من بەردەوام لەگەڵ میوانەکانم ئەو پرسیارەکەم لە جەناب تیشیەکەم بوونی بەدایان خوێندنگەی ئەهلی بەڵێ تا چەند کاریگەری یاخود مەترسی لەسەر زمانی دایکە بێت ئێمە تەوەری ژمارەی ڕابردوومان ژمارە سێ تایبەت بوو بە پرسی زمانی ئینگلیزی لە هەرێمی کوردستان یان خوێندنی زمانی بیانی لە هەرێمی کوردستان پسپۆڕان لە ناوخۆ لە دەرەوەشە هەوڵیاندا وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە و کۆمەڵێک توێژەری باش بەشدار بوون و وەڵامیاندایەوە لە ڕاستیەوە پێویستی بە سیاسەتێکی زمانەوانیە کە ئێمە بە ئەرکی خۆمانمانزانیوە و باسیەکەی مەبەست پلانێکی استراتیژی درێژخان کە بەردەوام کاری لەسەر بکرێت پلانێکی سیاسەتێکی زمانەوانی پلانێک بە یاسا بێت بە ڕێنمایی بێت ئەبێ لایەنی حکومی مەبەستم یان حکوومەتی هەرێمیان ئەو وەزارەتە پەیوەنددارە و بەڕێوەبەتی پەیوەنددارە ئەرکەکانی بگردا ئەستۆ بەو ڕێنمایە ڕێگە لەوە بگرن کە خوێندکاری کورد زمانی خۆی بیرچێتەوە یان زمانێکی تر لە بری زمانی کوردی ببێتە زمانی سەرەکی لە خوێندرگەکانە دیارە ئەگەر سیاسەتی ئەگەر یاسایەکی شە بێت لە هەرێمی کوردستانە وا دیارە یاسایەکی بەرکار نییە لە کۆمەڵێک لە خوێندنگە و تەنانەت لە هەنێجار لە زانکۆکانیشە زیاتر گرنگی بە زمانی بیانیە درێت. بەڵێ مامۆستا هاوار باس لە بیرچوونەوەی زمانی دایک کرد ئێمە وەک ئاشکرا چەند وشەیەکی کوردیە کە دایکمانیان باوکمانیان با و باپیرانمان گوێویستی بووین بەڵام ئێستا ساڵ بە ساڵ هەنێ وشە هەیە لە ناوەچێت یاخود نەوەی ئێستا نامۆیە بە هەنێ وشەی کوردی پرسیارەکەم ئەوەیە تا چەند گرنگی بە ئەوەیان ئەو وشانە زیندوو ڕابژیرێت یاخود وا بکرێت نەوەی ئێستا ئاشنا بن پێی کە هەڵبەت تۆ ساڵانە چەند وشەیەک لە ناوچێ ئەمە مەترسی لەسەر زمانی دایگە بێت. ڕاستە زمان لە بەکارهێنانە زیندووە تا زمان بەکار بێنرێت زیندووە کە بەکار نایێنرێت ئەمرێت لە بیرەچێتەوە. ئامانجی یەکێک لە ئامانجەکانی ئێمە چ لە دەستگای زمانەوانیە چ لە گۆڤارەکەیە خستنە ڕووی گرنگی زمانی دایکە و هەروەها چەندین توێژینەوەی گرنگ هەیە لەبارەی ئەوەی کە ئەگەر خوێنکار ببوورەگەر منداڵ بە زمانی دایکی بخوێنێ سەرکەوتوتر و پێشکەوتوترە بێت و بە پێچەوانەوە ئەگەر منداڵ بە زمانێکی تر قسەی لەگەڵا بکرێت یان لە زمانێکی تر بخوێنێت بە کورتەکەی لە ماڵەوە بە زمانی قسە ئەکرێت لە خوێندنگە بە زمانێکی تر فێر بکرێت پارادۆکسێک دروستە بێت بۆیە بەکارهێنانی زمان بەشێکی پەیوەندی بە وشە کوردیانەوە هەیە و بەشێکی پەیوەندی بە ڕستەسازیەوە هەیە لە ڕاستی ئێمە تەنیا لە هەرێمی کوردستانە تەنیا کێشەمان لەگەڵ بەکارهێنانی وشەی بێگانەیە نییە یان لە بیرچوونەوەی وشەی بێگانەیە نییە کێشەی گەورەی زمانی کوردی لە ئێستاە بە باوەڕی من ڕستەسازی کوردیە خەڵکی ئێمە یان کورد ڕستەسازی کوردی بیرچوتەوە چی بکرێت بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەر بکرێت بەشێکی پەیوەندی بە میدیاوە هەیە بەشێکی پەیوەندی بە ناوەندەکانی خوێندنەوە هەیە و ئەگەر هەماهەنگیەک هەبێت
ئەگەر هەمانگیەکە بێت و هەروەها پێش هەمانگیەکە ئەگەر سیاسەتێکی زمانەوانی هەبێت بێگومان بەشێکی زۆر لەو کێشانە چارەسەرە بن. وەکوتم ئەگەر سیاسەتێکە بێت و زمان بەکار بێنرێت هەم کێشەی ڕستە سازیت نابێت هەم کێشەی وشت نابێت کە زمانەکە بەکار هات بێگومان وشەکانیش بە زیندوێتی ئەمێننەوە و هەروەها چەمکی نوێ وشەی نوێژدا ئەتاشرێتیان دێتە ناو زمانەوە بەڵام کە بەکار نەهێنرێت هەموو لە ناوچوونی ئێمە لە زمانی کوردیە کۆمەڵێک بنزاریان کۆمەڵی شێوەزارمان هەیە ئەوانە مەتەرسین لە ناوچوونیانەیە مەسەلێکی لەوانە هەورامیە یان زازاکی یان ئێستا لە هەرێمی کوردستان کەلهۆڕیە ئەمانە لەبەرەوەی ئاخێوەرانی ئەم شێوەزارانە کەمە بنەوە و بە شێوەزاری خۆیان ناخوێنن و لە میدیایشە پشتگوێ خراون تا ڕادەیەکی زۆر پشتگوێ خراون وردە وردە ئەم شێوەزارانە یا ئەم بنزارانە یان تەنانەت ئەم زمانە کوردیانە وردە وردە لە مەترسی لە ناوچیانە ئەوە قسەی من نیە قسەی یونسکۆیە. بەڵێ مامەساوار کاتە بڵاوکردنەوەی گۆڤارێکی لەو جۆرە یاخود نامیلکە و گۆڤاری هاوشێوەی گۆڤارەکەی بەڕێستان تا چەند کاریگەریە بێت لەسەر زیندوو ڕاگررتنی زمانی کوردی بە شێوەیەکی گشتی. من وەک لە سەرەتاوە ئاماژەم پێ کرد ئێمە بیر لە زمانەکەینەوە و بە تایبەتر بیر لە زمانی کوردیەکەینەوە ئەوەی کە پێمان بکرێت لە ڕێگەی ئەو پسپۆڕانەوە و لە ڕێگەی ئەو ستافەی کە ئێمە ئیش لەو گۆباراکەین خوێنەرانی کورد ئاگدارەکەینەوە لەو مەترسیانە خوێنەرانی کورد ئاگدارەکەینەوە لە پێویستی سیاسەتی زمانەوانی خوێنەرانی کورد ئاگدارەکەینەوە لەو مەترسیانەی کە ئێستا یان لە داهاتوە ڕوبەڕووی زمانی کوردیە بنەوە. بەڵێ مامۆستا وەک خۆت ئەزانیت بابەتی زمانەوانی لە جیهاندا بایەخێکی زۆری پێ ئەدرێ و گفتوگۆ و پانێڵی زیاتری لەبارەوە ئەکرێت پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیەت ئێمە لە کۆی زمانە جیهانیەکان ئێمە زمانی کوردی لە شوێ زمانە جیهانیەکاندایە باشە ئەبێ بپرسین لە چی ڕوویەکەوە لە چی ئاستێکەوە ئەگەر لە ئاستی بەکارهێنەر بێت لە ئاستی بەکارهێنانی زمانی کوردی بێت لەبەرەوەی ئێمە ژمارەی دانیشتوانیان ژمارەی هاوڵاتی و هاونیشتوانی کورد بەراورد بە بۆ نمونە وەکو چینیا هەندستانیان هەتا ئەمریکا و رووسیا ئەوەندە زۆر نین بۆیە ینی بە ئاخێوەرانی کوردیش ئەوەندە زۆر نابن بەڵام ئێمە لە ڕوویەکی ترەوە زۆر لە پێشین تەنانەت لە پێش بەشێک لە دراوسەکانیشمانەوەین گەنجینەی وشەی کوردی ئێمە گەنجینەیەکی زۆر گەورەی وشەی کوردیمان هەیە تەنانەت ئێمە بۆ وشەیەک ڕەنگە چەندین هاومانامان هەبێت و هەروەها ئەگەر کەسێک یا پسپۆڕێک بێوێت تەنانەت لە بوارێکی زانستیە توێژینەوەیەکی هەبێت یان لە بوارێک بکۆڵێتەوە کە بوارەکەش تەنانەت لە زمانی کوردی تازە بێت ئەگەر تۆزێک خۆی ماندوو کات ئەگەر نەتوانێت چەمکەکەش بدۆزێتەوە چەمکێکی یان وشەیەکی نزیک لەو چەمکە ئەتوانێت بدۆزێتەوە بۆیە لێرەوە من دەتوانم ئەوها وەڵام دەمەوە کە گەنجینەی وشەی کوردی زۆر زۆر دەوڵەمەندترە لە بەشێک لە زمانەکانی دراوسێ. بەڵێ مامۆستاوار نەسرەدین ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری وەرزنامەی زمانەوانی سوپاس کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ ما بوون. سپاس بۆ ئێوە بژین. سپاس.